الله پەروەردگار داواکارم لە خوا سبحانه وتعالى عەفو و ڕەحمەتی خۆی بە هەموو لایەکمان ببەخشێت. داواکارم لە خوای پەروەردگار ئیمانمان پارێزراو بکە، دڵمان پاک کاتەوە. خوایە داواکارم لێت نیعمەتی ئەمن و ئەمان لە وڵاتەدا بەرقەرار بکەی. بەڵێ خۆشەویستان، ساتێکی دی با ڕامێنین بۆ لە خۆپرسینەوە، بۆ چاوخشاندنەوە بە کردارەکانماندا. ساتێکی دی با هەڵوەستە بکەین تا بزانین ئێمە خاوەنی چ پەیامێکین، شوێنکەوتەی کێن و کێن پێشەوا و پێشەنگەکانمان. وەرن تێکەوە با جومعەیەکی دی بپرسینەوە لە دڵمان، ئەو دڵەمان کە ڕەخوە و ڕۆژ بە ڕۆژ ژەنگی دنیا زیاتر دەیگرێت. دەپرسم ئایا فرمێسکێکمان ڕشتووە بۆ کۆڵی گوناهمان؟ ئایا فرمێسکێکمان ڕشتووە بۆ تەمەنی لەدەستچوومان؟ ئایا فرمێسکێکمان ڕشتووە بۆ نێو قەبر و قیامەتمان؟ ئایا فرمێسکێکمان ڕشتووە بۆ بێکەسی و بێسەری و بێدەسیمان؟ ئایا خەمێکمان خواردووە بە تایبەتی بە ڕشتنی فرمێس؟ کام فرمێس؟ ئەو فرمێسکەی وەک چۆن ئاوی باران ژەنگاوی ئاسمان دێنێتە خوارەوە و کوڕاوی تیا ناهێڵێت، ئاوها فرمێسکی چاوانیش ڕابردوو سپی دەکاتەوە، ئایندەمان گەشت دەکاتەوە. ئەو فرمێسکی چاوەی کە پێغەمبەری ئازیز و نازدار و نووری چاوانمان دەفەرمێت، ئەو کەسەی دڵۆپێک فرمێس لەنێو چاویدا قەتیسما بێ، ئەو کەسەی دڵۆپێک فرمێسک لەسەر ڕوخساری نیشت بێ، ئەو کەسەی دڵۆپێک بگرە زیاتر لە فرمێسکی چاوانی، دەموچاوی ڕیشی بەردەمی تەڕکرد بێ، جەستەی ئاگر نابینێ، دەموچاوی ناڕەحەتی نابینێ، عاقیبەت خێر دەبێ لە دنیا و سەری بەرز دەبێ لە قیامەتدا. بەڵێ ئازیزان، بۆ باشتر تێگەشتن لە دینەکەمان، یەکێک لە ڕێگاکان بریتیە لە شوێن ناسینی شوێنکەوتوانی ئەم دینە. ئێمە بڕیارمان داوە لە خزمەتی شوێنکەوتوان دابین. لەم هەفتەیەشدا دەچینە خزمەت زەمن و زەمینێک کە پێغەمبەری ئازیز و نووری چاوانمان دەفەرموێ، شاهێدی بۆ کەسانێک دەدات کە ئەوانە شیاوی ئیقتیدا پێکردنن. دەفەرمێ خەیر الناسی القەرنی یان خەیر القورون القەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین کەسانێک ئەو کەسانن کە لە زەمەنی ڕەسوڵ اللهدا صلی الله عليه وسلم ژیاون و ئیمانیان بە پێغەمبەری ئازیز هەبووە، پاشان ئەوانەی کە شوێن ئەوان کەوتون واتە تابعین، پاشان ئەوانەی کە دیان دەوترێت تابعی تابعین کە شوێنکەوتووی شوێنکەوتوانن، ئەوانی شوێنکەوتەی پێغەمبەری ئازیزن عەلەیه الصەلاة وەسەلام. ورن بەدڵ، ورن با ماڵمان گوێزینەوە، ورن توخوا با هەرچی پەیوەندی هەیە بی بچڕین بچینە خزمەتی پیاوێک. بەڵام کام پیاوە؟ ئەو پیاوەیان هەفتەیەدا لە خزمەتی داری پیاوێکە نازناوی سەید التابعین، گەورە و سەرداری پێشەوایانە، گەورە و سەرداری شوێنکەوتوانە. یەکێک لە وەسفی تری ئەو پیاوە ئەوەیە پیاوێکە یەک پیاو ئەم وەسفە کراوە کە دەفەرمون ذاک الذی یشبه کەلامه کەلام الأنبیاء، قسەی وەک قسەی پێغەمبەرانە على نبينا وعليهم الصلاة والسلام، کە دەفەرمێ ما أشبه إلا بالنبي، قسەکانی وەک قسەی پێغەمبەران بوو. باسی پیاوێ دەکەین لەم هەفتەیەدا، تەنها شوێنکەوتوویەکە کە دایکی ئیمانداران ئوم السەلەمە شیری پێداوە
واتە تەنها شوێنکەوتوویەک دوو جار سەلەمەی خێزانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام دایکی بێ، جارێک دایکی شیری و جارێکیش وەک ئەوەی کە دایکی هەموومانە خێزانانی پێغەمبەری ئازیز ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێت. باسی پیاوێکتان بۆ دەکەم عومەری فاروق رضی الله عنه ئەو بە پەنجەی مبارەکی شیرینی داوە لە ناودەمی لە کاتی ناونانیدا. باسی ئەو پیاوەکان بۆ دەکەم کە عومەری سەرناس، عومەری کەسناس، عومەرێک کە خەڵک دەناسێ لەو کاتەدا فەرمووی اللهم فقهه في الدين وحببه إلى الناس. پەروەردگارە ئەم تازە لاوە، ئەم تازە پێگەشتووە تێگێنە لە دینەکەت، شارەزای کە پڕیکە لە دین، پاشانیش خۆشەویستی کە لای ئینسانیەت، لای تەواوی مرۆڤایەتی. باسی پیاوێکان بۆ دەکەم ئەبوو بوردە لە پێناسەیدا دەفەرمێ ما رأيت أحدا أشبه بأصحاب محمد منه. دەفەرمێ پیاوێکە لەم سەرتاسەری زەویەدا لەو کاتەی ئەو دەفەرمێ هیچ کەسێک نییە تەواوی ئەخلاق و ڕەوشتەکانی وەک ڕەوشتی سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کام پیاو؟ ئەو پیاوەی گەورە پیاوان شاهێدی بۆ دەدەن. ئیمامی ذەهەبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەبوو نوعەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە وەسفیدا دەفەرمون عالم وزاهد وفقيه ومحدث. زانابو گەورە زانابو حەدیث زانبو كم بدنيا قلقلبو. دفرمي هو حليف الخوف والحزن أليف الهم والجشن عظيم النوم والوسن أبو سعيد الحسن بن الحسن الفقيه الزاهد والمشتمر العابد كان لفضول الدنيا وزينتها نابذا ولشهوة النفس ونخوتها واقدا. إمام الذهبي همان شوى حتى وصف لا دفرمي مناقبه كثيرة ومحاسنه غزيرة. كان رأسا في العلم والحديث، كان رأسا في القرآن والتفسير، كان رأسا في الوعظ والتذكير، كان رأسا في العلم والعبادة، كان رأسا في الحلم والعبادة، كان رأسا في الزهد والصدق، كان رأسا في الفصاحة والبلاغة، وكان رأسا في القوة والشجاعة. دفرمون پیاوێک وێنەی کەسێک بوو کە ئەم پیاوە ئەخلاق و ڕۆژتێکی زۆر جوانی هەبوو. پیاوێک بوو دژی خەو بوو، دژی سستی و تەمەڵی بوو، پیاوێکی زاهد، پیاوێکی نورانی، پیاوێک کە ئاڵواڵای دنیانەی خەڵەتاندە بوو، شەهوەتی خۆی ئەسیری عەقلی کردبوو، پیاوێک بوو چاکەی زۆر زۆرە، زانا بوو لە تەفسیردا، زانا بوو لە حەدیثدا، پیاوێک بوو لە خەتابە و لە ڕەوانبێژیدا هاوشێوە و هاوێنەی نەبوو، لە فەساحەت و لە بەلاغەدا، لە ئازایی و لە قووەتی جسمیدا، لە جوانی و لە باوایدا بێوێنە بوو. ئێستا دەپرسم خۆشبەختی بۆ کەسێک لە خزمەتی ژیانی ئەم پیاوەدا بوو ئێستا دەزانێت من باسی کێ دەکەم. باسی پیاوێکتان بۆ دەکەم لە ساڵی 21 کۆچی 2 ساڵ لە تەمەنی عومەری فاروق ماوە، 2 ساڵ لە خلافەتی عومەری فاروق ماوە. ئەم منداڵە لەدایک دەبێت، ئەو منداڵەش ناوی حەسەنە، کوڕی ئەبولحەسەنی یەساری، واتە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی بێ، لە هەموو شوێنکەوتوانی ئیسلامە بێ. ئەم کەوە پیاوەی کە بۆ وەسفکردن حەسەنی بەسریە، چێ هەیە ویست بێ، چێ هەیە نەیناسێ؟ خۆشبەختی بۆ کەسێک کە ناسیبێتی بەڵێ من میوانانی ماڵی خوای پەروەردگار. خوێنەران، خوێنکاران، بەتەمەنان، دایکان، خوشکان، هەموو لایەکمان جێگای خۆیت ئەم پیاوە بناسین. ئەم پیاوە کوڕی کێیە؟ باوکی ناوی فەیروزە. لە زەمەنی خلافەتی عومەری کوڕی خەتابدا لە کاتێکدا فتوحاتی ئیسلامی دەکاتە وڵاتی عێراق، لە شاری نیسان لە نێوانی بەسڕە و واسطە، لەو شارەدا ئەم باوکەی کە مەجوسیە، ئاگرپەرستە، غەیری عەرەبە،
بە کۆیلە دەگیرێت دەبرێتەوە بۆ شاری مەدینە بە هەمان شێوە دایکی ئەم حەسەنی بەسریە کە ناوی خیرەیە بە هەمان شێوە ئەویش دەگیرێوە کەنیزە و جاریە دەبرێنەوە شاری مەدینەی منەوەرەی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام بابزانین ئەم کۆیلە و عەبدانە لە شاری مەدینەدا چۆن مسلمان دەبن فەیروس دەبێ بە عەبد و دەکڕێت لەلایەنی زەیدی کوڕی ثابتەوە دەزانن زەید کێیە زەیدی کوڕی ثابت ئەو پیاوەیە کە وەحی بۆ ڕەسوول الله صلی الله عەلەیه وسەلەم نووسیەوە بەڵێ بۆ بە کۆیلەی زەید ئەم ئافرەتەش کە ناوی خیرەیە و ئامۆزای ئەم پیاوەیە کە فەیروزە دەبێ بە کەنیزە بوو دەبێ بە جاریەی دایکی ئیمانداران ئوم سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئاکاری جوانیان مامەڵەی ڕەسەن و ئیسلام دۆستیان ئەخلاقی پێغەمبەرانەیان وا دەکات لە فەیروز ئیسلام دەبێ و بە ئیختیاری خۆی قبوڵی ئیسلام دەکات بە هەمان شێوە دایکیشی هەر موسڵمان دەبێت لەم کاتەدا کە هەردووکیان موسڵمان دەبن و دایکی ئیمانداران و زەید بە خزمەتیان دەزانن دەڵێ ئەی فەیروز پێت چۆنە خیرەت بۆ داوا بکەین بەڵێ لەسەر داخوازی دایکی ئیمانداران ئەم ئافرەتە دەخوازرێ بۆ فەیروز لێرەدا بڕیار دەدرێت تۆ ناوت فەیروز نییە تۆ ناوت یەسارە یەسار ئیسلامدا ناوت گۆڕا طبعا وەک ملاحەظەیەک بۆ گەنجانی خۆشەویست لێرەدا بە پێویستی دەزانم فەیروز عەرەبی نەدەزانی ئەی چه قسەی لەگەڵا کرد ئەها گەنجی تێگەشت و گەنجی عاقڵ گوێ لە ڕەسوول الله دەگرێت کە پێغەمبەری ئازیز فەرمووی چەند زمان بزانی ئەوەندە کەسی زەیدی شوێنکەوتەی بە هەڵوێستی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەو کات فێری زمانەکان بوو بۆیە لە شاری مەدینەدا ئەو کاتە زەید بە زمانی فارسی قسەی لەگەڵا کرد بۆیە ئاسانتر باشتر لە ئاینی پیرۆزی ئیسلام تێگەشت بەڵام دوانە موسڵمان بوون لەم دوانە حەسەنی بەسری لەدایک بوو ئافرەتێک ناوی خیرە و خەیر بێ باوچێک ناوی یەسار بێ هەر دەبێ حەسەن لەدایک بێ بەڵێ کاتێک لەدایک دەبێ دایکی ئیمانداران خۆی ناوی دەنێ لەبەر جوانی ئەم منداڵە ناوی دەنێ حەسەن دایکی ئیمانداران دەفەرمێ کاتێک بەجێی دەهێش دایکی دەڕۆشت دەگریا دایکمان بەو دیرێوە دەفەرمێ ممکن دەرهێنا و دەمخستە دەمی خوا سبحانه وتعالى شیری بۆ دەگێڕامەوە و ئەو منداڵە تێر شیر دەبوو منداڵێک لە خانەوادەی پێغەمبەردا کە زانایان دەفەرمون یەکێک لە سڕ و نهێنی گەورەی ئەم پیاوە ئەو شیرەیە کە لە خانەوادەی پێغەمبەری ئازیزەوە عەلەیهی سەڵات وەسەلام هاتۆتە نێودەمی حەسەنی بەسری دایکی ئیمانداران دەفەرمێ لەگەڵ دایکی داخیرە بردمان بۆ خزمەتی عومەری کوڕی خەطاب ئیمامی عومەر لە باوشی گرت بە پەنجەی مبارەکی لە کاتی ناوناندا مەڵاژووی شیرین کرد ئەو جا دوعاکەی بۆ کرد کە خوای پەروەردگار شارەزای کا لە دین بەڵ موسڵمانانی بەڕێز ئەم گەنجە ئازیزە دەفەرمێ لە تەمەنی 10 ساڵی بۆ 14 ساڵی هەستم بەچی دەکرد لە شاری مەدینەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام هەستم بەوە دەکرد کە من لەکوێ دەژیم دەمویست خۆم بناسم بەڵام زۆر ئاسوودە بووم چونکە دەفەرمێ بە تەواوی ماوەکانی پێغەمبەردا دەگەڕام دەفەرمێ لە تەمەنی 14 ساڵیدا بووم دەستم دەهێنا بە سەقفی ماڵی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام سەرنج بن خۆش تا تەمەنی کەم و باوای زۆر بەرز نییە بەڵام ئەمە نیشانە و دەلیلە لەسەر ئەوەی کە لە ماڵێکی پڕ لە زوهد و پڕ لە تەقوادا پەروەردە دەبێت لە باڵەخانە بەرزەکانە پەروەردە نابێت لە نێو خانەوادەیەکی متەواضع و گردنکەجا پەروەردە دەبێت بۆیە حەسەنی کوڕی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەم کەسایەتێ بەرز و بەڕێزەیە کە بەم جۆرە لەم دوو دایکە لەدایک دەبێت حەسەنی بەسری لە وەسفێکی کەیدا زانایان دەفەرمون شخصیەتی حەسەن بناسن كان حديث عهد بالمصيبة
هەر ساتەوە کتێبت دیایە وا دەزانی ئێستا موسیبەتێکی لێ قەوماوە. پیاوێک بوو دەفەرمێ سەریرەته کەعەلانیەته، ئەسرارەکانی وەک ئاشکرا بوو، قەوله کەفعلی، گفتاری وەک کرداری بوو. پیاوێک بوو ئەمری بکردایە بە چاکە خۆی لە پێش هەمووانەوە ئەنجامی دەدا، نەهی بکردایە بە خراپە خۆی لە پێش هەمووانەوە دەستبەرداری دەبوونەی دەکرد. پیاوێکی گەورە و بەڕێز بوو. ئەم پیاوە دەفەرمێت ئەوەندە گەورە و بەڕێز بوو لە ساڵی 21 کۆچیدا لەداری دەبێت. ئێستا 1434 کۆچیە، بەڵام ئەمە گەورە تابعی سەر ڕووی زەویە. ئەمە تەنها مامۆستایەکە کە بەڕاستی مامۆستای دڵانە. پێم خۆشە چەند نمونەیەک لە دەریا، پێم خۆشە چەند گوڵێک لە دەرگستانی دنیای ژیانی حەسەنی بەسری خەمە خزمەتان. پیاوێکی ئازا و بەهیممەت و بەغیرەت بوو لە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەردا. حەسەنی بەسری خوای بەوەرگار تەمەنی زۆری پێدا بوو، زۆری دینی. دەفەرمێ هەمیشە و هەردەم یەکێک لە کارەکانی نوێتی بوو لەوەی کە ئەمری بە چاکە دەکرد. لە بەرامبەر حەجاجدا کە دەڵێن حەجاج یعنی ستەم و زوڵم، کە دەڵێن حەجاج ئەو کەسەی بۆ تێکدانی کەعبەی پیرۆز بە منجەنیق یەکێک لە کارەکانی بوو. بەڵام لە بەرامبەر ئەم حەجاجەدا ئەمر بە مەعروف دەکات، لە بەرامبەر ئەم حەجاجەدا دەوەستێتەوە و پەروەردگارە ئەی ئەو زاتەی موسات لە خنکان ڕزگار کرد، ئەی ئەو زاتەی ئیبراهیمت لە ئاگر پاراست، پەروەردگارە پەنایەکم نییە پەنای بۆ بەرم جگە لە تۆ. خوای پەروەردگار لە حەجاج دەیپارێزێ. ئەم پیاوە بەرز و بەڕێزە لە کاتێکدا ئیبن هوبەیرە والی عێراقە، دەفەرمێ لە خزمەتی دوو گەورە زانادا، ئیمامی شەعبی و ئیمامی ئیبن سیرین. لەلایەن ئیبن هوبەیرەوە ناردیان بە دواماندا کە بچین بۆ لای. کاتێک ڕۆشتی ئیبن هوبەیرە وتی ڕووی تێکردین و خۆتان دەزانن یەزید خەلیفەی موسڵمانانە، منیشی داناوە بە والی عێراق و تەنانەت خوراسانیش. سەرنجتان چییە؟ ڕاتان چییە؟ دەڵێ زۆر بە ئاسانی ئیمامی شەعبی و ئیمامی ئیبن سیرین بە چەند قسەیەک یان بە توقیە خۆیان تێپەڕان. ڕووی کردە ئیمامی حەسەن وتی ئەی حەسەن تۆ چ دەڵێی دەربارەی یەزید؟ تۆ چ دەڵێی دەربارەی من؟ چ قسەیەکت هەیە بۆمان؟ لێرەدا ئەم پیاوە ئازا و بەغیرەتە ڕوو دەکاتە ئیبن هوبەیرە و دەڵێت ئەی ئیبن هوبەیرە ترسانت لە قسەکانی خەلیفەی موسڵمانان باوات لێ نەکا بێ فەرمانی خوای پەروەردگارت پێ بکا. خوا دەتپارێزێ لە خەلیفەی موسڵمانان، خەلیفەی موسڵمانان ناتوانێت بتپارێزێ لە عەذاب و لە سزای خوای پەروەردگار. ئەی پێشەوای موسڵمانان مەغرور مەبە بە باڵەخانەکان، مەغرور مەبە بە جەیش و سوپایەک لە دواتەوەیە، سەیری سنووری دەسەڵاتت مەکە و لە خوا غافڵ بی. هاکە لەبڕ مەلەک المەوت یەخەت پێ بگری و لە قەبری تەنگ و تارێکت بە ئاخرێ. ئەی خەلیفەی موسڵمانان ئامان ئاگات لە ڕەعیەت و ژێردەستەکانت بێ. ئەمە ئەمانەتە، ئەمە ڕۆژی قیامەت خزی و نەدامەتی بەدواوەیە. دەڵێ ئیبن هوبەیرە ئەوەندە گریا تەنانەت ڕیشی تەڕ بوو. پاشان ئەو دوو زانا بەڕێزە دەفەرمون ئێمە سووک قسەمان لەگەڵا کرد، ئەویش خەڵاتێکی سووکی پێدان، بەڵام دوو خەڵاتی گەورە و بە نرخی یا بە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. حەسەنی بەسری نەک لە ئامۆژگاریکردنیە چاوپۆشی لە کەسانێک دەبێ. حەسەنی بەسری بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەمزی عەدالەت، عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی پێنجەمی موسڵمانان، عومەری کوڕی عەبدولعەزیزی زاهید خزمەتکاری تەواوی مرۆڤایەتی نامەیەکی بۆ دەنووسێ کاتێ دەبێ بە خەلیفەی موسڵمانان پێی دەڵێت إن الدنيا دار مخيف إنما أهبط آدم من الجنة إليها عقوبة. دەفەرمێ دنیا جێگایەکی ترسناکە، ئەم دنیایە جێگای دڵنیایی و دڵ ئارامی نییە.
ئەی خەلیفەی موسڵمانان ئادەم دابەزێنرا بۆ زەوی بۆ سەر زەوی ئەمە عقوبە بوو کورە بزانە هەموو ڕۆژێک کوژراوی دەستی ئەم دنیاە لەسەر زەویدا دەکەوێت ئامان ئاگات لێبێ دڵت وابەستەی دنیا نەبێ چونکە ئازاری ئەم دنیاە شەهری ئەم دنیا پەرستیە بوون بە کۆیلەی ئەم دنیاە سەرنجامێکی زۆر بەترسیدارە ئەمەیە حەسەنی بەسری لە ئەمر بە معروف و لە نەهی لە منکەریدا بەڵێ موسڵمانانی بەڕێز حەسەنی بەسری دەفەرمێت یەکێک لەو دیمەنانەی کە لە ژیانمدا لەبیرم ناچێت ئەوە بوو کە لە شاری مەدینەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام من چیم بینی شەهیدبوونی ئیمامی عوسمانم بینی ئەم شەهیدکردنی ئیمامی عوسمانە هەژاردنی شەهیدکردنی ئیمامی عوسمان لێگرتنەوەی ئاو لە ئیمامی عوسمان ڕێگری ئیمامی عوسمان لە هاتنی بۆ مزگەوتی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام ئەو خەلیفەی پێغەمبەری ئازیزە وای لێکردم کە بڕیارمدا دەبێت داهێنانێک بکەم دەبێت خەمێک بۆ ئەم ئوممەتە بخۆم دەبێت پەیامێک بم بە کەسانێک کە بە ناوی علم و زانستەوە تەنانەت بە ناوی دەلیلەوە دێن دەستیان دەخەنە خێری موسڵمانەوە بۆیە هاتم بیرم لەوە کردەوە علمێکم داهێنا علمێک کە ئەم پیاوە سەرمەشقەتیایدا ئەویش بریتی بوو لە دامەزلێنەری چاکسازی دڵان کێیە خاوەنی ئەمە حەسەنی بەسریە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە هاوسەنگی بۆ ئوممەتی گێڕایەوە پیاوێک بوو بەڕاستی هەمیشە و هەردەم خەمی دەخوارد و خەمی لەوە دەخوارد کە دڵەکانمان یەک جۆر نین لە قورئانی پیرۆزدا ئەم پیاوە زۆر ژیان لەگەڵ قورئاندا هات خەمی لەوە خوارد کە دڵەکانمان بە تایبەتی چوار جۆری زۆر مەترسیدار هەیە ئامان ئاگاتان لە دڵەکانتان بێ خاوەنی قەلبێکی غافل لە خوا غافڵ نەبن ئامان خاوەنی دڵێکی قاسی نەبن ئامان خاوەنی دڵێک نەبن کە لە حەق لاباو بچێ بۆ ناحەق ئامان دڵەکانتان ئەو دڵانە نەبێ کە قوفڵی لێدراوە دڵەکانتان ئەو دڵانە نەبێ کە کوێر بووە ئەمە حەسەنی بەسریە خاوەنی ئەم علم و زانستە کە خوای پەروەردگار دەفەرمێت لا تعمل الأبصار ولكن تعمل القلوب التي في الصدور ئەوە زەمان ئەم زەمانەی ئێمە جینۆدەی ئەوەین کە چاوی دڵمان کوێر بووە ئێمە جینۆدەی ئەوەین کە دڵمان ئەسیری ئەهوا و ئارەزووە ئێمە جینۆدەی ئەوەین لەم زەمانەدا بەڕاستی دڵمان بەندەی خۆمانە بەندەی خاکە بەندەی خەڵکە بەندەی دنیایە بەندەی شەیطانە بۆیە پێمان دەڵێ ئای لەو زەمانەی کە دڵەکان چاویان کوێر دەبێ و حەق نابینن ئای لەو زەمانەی کە دڵەکان حەڵاڵ و حرام لێجیا ناکەنەوە ئای لەو زەمانەی دڵەکان بە ئایەتی خوای پەروەردگار ناجوڵێن بە ئایەتی خوای پەروەردگار ناچڕەکێن ئەمەیە حەسەنی بەسری کە باس لەم زانستە گرنگەمان بۆ دەکات کە زانستی دڵانە حەسەنی بەسری پیاوێک نەبوو تەنها و تەنها لەگەڵ خەلیفە و لە ناوچینی دەسەڵاتدارانە بێ لەگەڵ ئەوەی کە قاڵیە بەڵام دۆستی هەژارانە بەڵام لە خزمەتی هەموو کەسێکی چاکەکاردایە کچێکی عابیدە کچێکی زۆر خواناس و زۆر خواپەرست حەسەنی بەسری کاتێک هەواڵی دەزانێ ئەم کچە نەخۆشە حەسەنی بەسری ئەمە لە یاد ناکات ئەمەش گوڵێکە لە ژیانی ئەو کە بەپیاوە دەفەرمێت چوون بۆ لای لەبەر دەرگادا دایک و باوکیم بینی دەگریان وتم چۆنە حاڵی عابیدەکەمان چۆنە حاڵی سەوامە و قەوامەکەمان وتیان لە حاڵی خۆیدایە دەڵێ چوومە ژوورەوە تۆزێک ئامۆژگاریم کرد و دڵنەواییم کرد تۆزێک یادی خوای پەروەردگارم وە بۆ بیر هێنایەوە ڕووی تێکردم وتی ئەی حەسەنی بەسری ئەگەر چۆن نەترسم چۆن خەمدام نەگرێ نەخۆشم دەزانم وابەرم کۆتایی تەمەنم دەڕۆم گوێم لێ بوو دایکم و باوکم کردیان بۆ ئامادەکردوم ئەی حەسەنی بەسری ئەگەر لە شاری بەسرەوە بەڕێبکەوی بۆ مەککەی مبارەک خوا ناترسی لەم تەنهایی ئەم ڕێگایە ئەی من چۆن نەترسم لەگەڕانەوەم بۆ لای خوای پەروەردگار ئەی من چۆن نەترسم لەوەی کە خوای پەروەردگار لێم دەپرسێتەوە چ وەڵامێکم پێ بێ بۆ خوای پەروەردگار بەڵێ دەترسم
لەو ساتە وەختە دەترسن کە دەگەڕێنەوە بەردارەکانی خوا سوبحانه وتعالى. بەڵێ مسلمانانی بەڕێز، بەڕاستی ژیانی حەسەنی بەسری بریتیە لەو ژیانەی لەم زەمەنەدا وەڵڵاهی هێندەی زەرورەتی خۆر و مانگ، هێندەی زەرورەتی ئاو و خواردن پێویستمان بە زانا و بەکەڵە پیاوانێکی ئاوها هەیە. ئەم ئومەتی ئیسلامیە، ئەم بێسەری و هەتیۆمان هەمی بڵەوە دەگەڕێتەوە کە زانایانێک نییە چارەسەری دەردی دڵمان بۆ بکات. چی بکەم لە هەزاران هەزار دکتۆری جەستە، بەڵام دکتۆری دڵەکانمان کە ئیسلامن کە قورئانە کە زانای خواناسی ئاوهایە، ئاوهامان لێ هاتووە کە دەبینین ژیانی مسلمانان چی لێ قەوماوە. بەڵێ مسلمانانی بەڕێز، حەسەنی بەسری لەگەڵ هەمووان هەوەر و عیبادەتە لە جیهاددا نەبڕاوە. حەسەنی بەسری نەک هەر جیهادی کردووە، گەشتووە بە فەتحی کابول لە ئەفغانستان. حەسەنی بەسری لەگەڵ هەموو ئەم هەموو جوهد و عیلمەی کە هەیەی دەدانە ساڵ لە مەیدانی جیهادا کتابەتی مجاهیدین دەکا، سەرپەرشتیاریان دەکا، پەروەردەیان دەکا، خەمیان لێ دەخوات. حەسەنی بەسری چیمان پێ دەڵێت؟ پێمان دەڵێ مەحسوبیەت و مەنسوبیەت، حەسەب و نەسەب ئەمە بەڵگە نییە بۆ ناوداری کەسەکان. خۆ من نە دایکم نە باوکم مسلمان بوو، باوکم ڕەنجبەر بوو، دایکم کەنیزەک بوو، خۆ عەرەبیش نەبوون، بەڵام عیلم، بەڵام ئەم پیاوە هات لە دوای ئازادبوونی ئەم گەورە پیاوەی لێ دەچوو، کەواتە ئەی بەردەکان، ئەی گەنجان ئازاد بن. پێمان دەڵێت حەسەنی بەسری دانەبراوە لە خەڵکی. حەسەنی بەسری لەگەڵ هەموو سەفای قەلبی، لەگەڵ صدق و سەبر و سەراحەتیدا لە ژیانیدا، بەڵام کەسێکی کۆمەڵایەتی بوو، گۆشەگیر نەبوو، لەناو خانەتاریکەکاندا نەبوو، لەناو چین و کۆمەلگاکاندا بوو کە ئەمەش نیشانەی ئیمانداری ڕاستەقینەیە. حەسەنی بەسری پەیامی وەفای پێمان دەدات. چۆن؟ دەفەرموێ مەدینەیان بەجێ نەهێشت، هەتا وەکو کێ، هەتا وەکو دایکێ شیرەکەی وەفاتی نەکرد، هەتا وەکو زەیدی کوڕی تابت وەفاتی نەکرد، مەدینەی بەجێ نەهێشت. پێمان دەڵێت بە وەفادن لەگەڵ دایک و باوکتان، بە وەفادن لەگەڵ هەر کەسێک چاکەکاری هەیە لەگەڵتاندا. پەیامێکی پێ بۆ بەساڵاتچوان. ئەم هەفتەیە ڕۆژێکی تێدا بوو، ڕۆژی بەساڵاتچوان بوو، بە تەمەنان بوو. ئەمە پەیامی بەساڵاتچوانە. پێتان دەڵێت حەسەنی بەسری نزیکی 90 ساڵ ژیاوە، پیری بە هیممەت، پیری مرد. ئەم پیاوە پیرەمەردە پێتان دەڵێت باشترین کەسی بە تەمەن ئەوەیە تەمەنی درێژ بێ و عەمەلی ساڵح بێ، جێدەستی دیار بێ، خزمەتکار بێ. ئەم کەڵە پیاوەیە کە لە ساڵی 110 کۆچی وەفاتی کردووە. ئەم کەڵە پیاوەیە پەیامی ئەوەی بۆ بەساڵاتچوان ئاگاتان لە تەمەنی خۆتان بێ، فرمێسکی چاوتان، دوعاتان بۆ گەنجان، بۆ وڵات هەوێنی ئاشتی و پێکەوە ژیانە. پیاوێکی خاچی متەواضع، پیاوێکی خاچی چۆن بە بازاردا دەڕوات، شتومەک دەکڕێت، فەرمو شتی تایبەتی بەنێوە حەسەنی بەسریە. ئەوە ئەو شتەم نەویست. نامەوێت دنیای خۆتان لەبەر خاتری دینەکەی من ئێوە دەستبەرداری دنیای خۆتان بن. نامەوێت بە دینەکەم و تیجارەت و بازرگانی بکەم. سەر قەبرستانە و ڕێگا دەکەنەوە و فەرمو حەسەنی بەسری بێتە پێشەوە. بەو بەینەدا ناچم، بەو ڕێگەدا ناچم. من چیم؟ من عەبدێکم وەک ئێوە لە ڕێگایەکی کەوە دەچێت. توخوا با پەیامی خاچێتی، پەیامی لە خۆ نەگۆڕان، پەیامی لە خۆبایی نەبوون، پەیامێکە بەڕاستی ئەمە ڕوو لە هەموومان دەکات. بە تایبەتی خۆزگا دەسەڵاتدارانی ئێمە پەروەردەی ئەم ئیسلامە بوونایە. دە ئێستاش پێتان دەڵێن تو ئەو خوایە بگەڕێنەوە بەسەر ئیسلامە، تو ئەو خوایە دەست بگرنەوە بەم ئیسلامەوە. ئەم میلەتە مسلمانە ناکرێ کەسانێک بیانەوێ بەرەو ئاقاری بێدینی بەرن. پێتان دەڵێن هەر کەسێک بەرپرسە لە وڵاتەدا ئاواتەخوازن، داوامانە بگەڕێنەوە و تۆبە بکەن و بێنەوە باوەشی ئیسلامەوە. ئاواتەخوازن ژیانن کە ڕەبیاوانە بخوێنەوە ئەمان خزمەت بکەن. خزمەتکاری زۆر گرنگە. میلەتی ئێمە پێویستی بەم عەقڵە هەیە بۆ خزمەتکردن. خۆزگا، بریا، گەنجانێک، کورە پەرلەمانتارانێک، کەسانێک بەهات نایەتە پێشەوە کە پەروەردەی ئەم ئیسلامەوە مەدرسە بوونایە.